سلااو ڕێز بۆ هەمولایەکانی بەڕێز ڕاگەیاندکاران کەەوە ڕێزەکانی ڕاگەیاندن زۆر بە خێراتتانەکەین بەلای دەستەی ئامادەکاری بەڕێوەبردننی فستیڤاڵی 25ەمی گەلاوێژەوە کە کولی یوبیلی زمینی فستیڤاڵەکەیە زۆر بە خێراتتانەکەین بۆ ئەم کۆگرێ ڕۆژنامەوانیە بە خۆشحاڵیەوە وەکو فرەڕەنگی ئەم مایکانە گەلاوێژی ئەم ساڵ زۆر فرەڕەنگە بێت زۆر جیاوازە بێت زۆر جیاوازترە لە ساڵانی پێشوو بە حکمەوەی کە زۆر فەقەرە و بەرگەی جیاوازمان هەیە کە ژانری جیاوازە خۆیانە بینەوە بۆ ئەمە بەستەش من ئێستا هەرێکە لە بەڕێزان کاکەڵعەت و کاکسیامەن و قات و دکتۆرە ئیساق کە سەرۆکی بکەی گەلاوێژ و جێگەی سەرۆکی بکەمان وڵایە لەگەڵ یەکێک لە ئامادەکارەکانی فستیڤاڵەکە هیوادارین توانین جوابی پرسیارەکانی بەڕێستان بینەوە ئەوەی کە معلومات بێ ئێمە یەکەین خزمەتی بەڕێستان کە ڕۆژی 25 مانگ 25ەمین کولی فستیڤاڵی یۆبیلی زەوینی گەلاوێژ لە سەعات 11 سەر لە بەیانی بە چالەکیەکانی بە کتێبخانە دەست پێکردنەوەی بە کارگەی جگەرە کارگەی جگەری سلێمانی واتە کارگەی کولتوری سەعات 11 سەر لە بەیانی چالاکیەکانمان لێەوە دەست پێکا بەکردنەوەی پێشانگای گەورەی کتێب هەروەها کردنەوەی پێشانگای گەورەی شێوەکاری سەرتاسەری عێراق دوای ئەوە لە سەعات هەروەها بەرپێی زۆری ئیشی دەست و کاری هونەریمان هەیە کە هەر لەوێ ماری شەکرێن و بازارێکی گەورەی هونەریە ئەمانەیە کە ئەمە تەزاورەیەک و خۆپشاندانێکی کولتوری بێ لە ناو شارەکەیە هیوادارین لەو ئاستەیە بین فستیڤاڵەکەش لەو ئاستەیە بێت کە ئەم شارە شایەنێتی بەنسبەتی 25 مانگەوە سەعات 4 ئێمە ئەچینە هۆڵی تەداری هونەر لەوێ چالاکیەکانی فستیڤاڵ بەکردنەوەی فستیڤاڵ بە کەرنەڤاڵێکی موزیکی دەست پێکا کە چەند بەرگەیەکی زۆر سەرنجڕاکێش و سەپرایزی زۆری تیا بێ بۆ ئامادەبوانی بەڕێز هیوادارین هەمووتان لەوێ ببینینەوە چکە ئەم ساڵ گەلاوێژ کە لە تەلاری هونەر دەکرێت ڕۆژی یەکەم تەنها بۆ ئەوەیە کە ڕێز و شکۆی هونەر و ئەدەب و فەرهەنگ لە شارەکەیە بەرزتر ڕاگرین پێکەوە فەقەرەی زۆر جیاوازمان هەیە لە داهاتووە لەناو هەواڵەکانە بڵاو بێتەوە کە فەقەرەکانمان چین کە چەند جەشن هونەریمان هەیە لە دەرەوە خەڵکانێکی زۆر میوزیسیەنی زۆر گەورەمان لەگەڵا بێت کە توانای خۆیان پیشانەیەن لە فستیڤاڵەکەی هەروەها لەسەر ئاستی ناوخۆش بەڕێز عەبدوڵڵا جەمال سەرگێڕا لەگەڵ ئۆرکێسترای